گوناه و تاوانە. دەبینین کە یەکەم ڕۆژی هەینی وەرزی بەهار هات، مزگەوتەکان بەرەو کەمی و چۆڵی دەڕۆن، خەڵکیش بەرەو سەفرە و سەیران دەڕوات و زۆرێکیشی بێ ئاگا دەبێت لە خوای پەروەردگار، زۆرێکیشی دەچێتە ناو گوناه و تاوان و هەشێتی لەوە ناوەستێ بەرەو کوفر و شەریک بۆ خوادانان دەڕوات. ئایا لە حەقیقەتدا وەرزی بەهار بۆ یا بۆ بیرکردنەوە و بۆ سوپاسگوزاری نیعمەتەکانی خوای پەروەردگارە؟ براکانم، خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە، دوو جۆر ئاەت و نیشانە و بەڵگەشی بۆ ناردووین بۆ ئەوەی خۆمان بناسین، بزانین کە هاتووینە بوون، ڕێگە ڕاستکامەیە. بەڵگەی یەکەمیان نیشانە و ئاياتی یەکەمیان ئايات الكتاب المەقروء، ئاەتەکانی کە دەخوێنرێنەوە. هەر کەسێ قورئان بخوێنێتەوە و ئاەتەکانی بخوێنێتەوە دەزانێت لەکوێوە هاتووە، بۆچی هاتووە، بەرەو کوێ دەڕوات. ئاياتی دووەم آيات الكون المشهود منظور، ئاياتی کەون. خوای گەورە ئەم کەون و بوونەوە دروست کردووە چۆن ئاياتی قورئان لەلایەن خواوە هاتووە، ئايات و بەڵگە و نیشانەکانی ئەم کەون و بوونەوەرەش لەلایەن خواوەیە. أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت يتوفى إنجا هتانا هر لتمني جنجيتي دمريت ومنكم من يرد إلى أرض للعمر، هشتانا ديهلين وتابير دبيتو لاواز دبيتو رزيل دبيت. أوا بريتيا لجياني مروف. إنجا خواي پروردگار لقل أوا تشيتر ديني وترى الأرض هامدة، زەویش دەبینن ئێوە زەویەکی مردوو. فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج.
کە بارانمان بۆ باراند دەبینین وردە وردە لە بەهاردا گژوجیا و ڕۆک و هەمووی سەر هەڵدەدات. ئەم سەر زەویە دەگۆڕێت، زیندوو دەبێتەوە، زەویەکی مردوو زیندوو دەبێتەوە. پێشتر هیچ لەسەر ڕووی زەوی نەدەبینرا، ئێستا چەند سەوز و جوانە. ئەو مانجی بەهار هات. طبعاً زۆر نابات، ئەویش وردە وردە پیر دەبێت و وشک دەبێت و کۆتایی پێدێ. ئێوەش ئاوان ئەی مرۆڤەکان چۆن زەویەکی مردوو خوای گەورە گژوجیا و ڕۆکی لێ دروست کرد، ئێوەش لە نەبوونەوە خوا دروستی کردن. ئەویان لە دنکە تۆوێک، ئەمیان لە دڵۆپە ئاوێک. چۆن ڕووەکەکان بەهاریان هەیە، تەمەنی من و تۆش بەهاری هەیە. بەهاری تەمەنە دەوەیە کە گەنجیت، لەش ساغیت، تەندروستیت. چۆن بەهار بەسەر دەچێت، تەمەنی گەنجێتی تۆش لە ناو دەچێت. بەڵام هەموو ئەم شتانە بۆ چییە؟ خوای گەورە دەفەرمێ کەذالکە الخروج، دەرهاتنەوەتان ڕۆژی قیامەت بە هەمان شێوەیە. چۆن لە زەویەکی مردوودا زیندوی دروست کرد. وأنه يحيي الموتى وأنه على كل شيء قدير وأن الساعة آتية لا ريب فيها وأن الله يبعث من في القبور. ئەم بەهارە دەزانی بۆچی دەیهێنێ خوای گەورە؟ ئاوا دەبینین لە زەویەکی مردوو ئەم هەموو گژوجیا و ڕۆک و سەوزاییە دەبینیت. بۆ ئەوەی بزانن ئەن الله هو الحق، بزانن کە بەس خوا حەق، بەس خوا شایستەی پەرستنە، بەس خوا شایستەی ڕوتێکردنە، بەس خوا شایستەی گوێڕایەڵی و ملکەچی کردن بۆ بوونە، بەس خوا. ذلك بأن الله هو الحق. ئەی کە خوا حەق نەبێت، ئەم مرۆڤە چۆن دروست بوو لە دڵۆپە ئاوێک؟ چۆن دروست بوو مرۆڤ؟ ئەم ڕۆوەکە لە زەویەکی مردوو چۆن دروست بوو؟ ئەبوو ڕەزین یەکێکە لە سەحابە لە حەدیثێکدا کە سەنەدەکەی هەندێک لە عولەما قسەیان هەیە لەسەری، بەڵام لە تەرغیب و تەرهیبدا قبوڵە. دەفەرمێ پرسیارم کرد ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، کەیف یحیی الله المەوتە؟ خوای گەورە چۆن مردوو زیندوو دەکاتەوە؟ وما ئایەته فی خەلقه، نیشانەی ئەوە چییە لە پێشچاوی دنیاماندا نیشانماندا؟ چۆن خوا زیندوومان دەکاتەوە کە مردین؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ئەما مەڕەرتە بیواد مەحل ثم وجدته يهتز خضرا. ئەی ئەبوو ڕەزین، تۆ بە دۆڵێکدا نەڕۆیشتووی کە وشکە و هیچ زەویەکی وشک و لووس هەرچی گژوجیایە پێوە نییە. دوای ئەوە پاش ماوەیەشتر بێوادا دەڕۆیتەوە کە بەهارە، هەمووی دەگەشێتەوە جوانە و سەوزە. وتم با ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، فەرمی كذلك يحيي الله الموتى وهذه آيته في خلقه. ئەو زەویەی کە دەیبینی لە وەرزێکدا وشکە هیچی پێوە نییە، وەرزێکی تر دەیبینی خوای گەورە سەوزی کرد و ئەو هەموو گژوجیای لێ دەرکرد. من و تۆ کردومانە نەخێر ئەڵڵا، ئەواش من و تۆ زیندوو دەکاتەوە. بۆ ئەوەی بزانن ئەم وەرزی بەهارە دێت. خوای گەورە دەفەرمێ لتعلموا کە ئاوا دەبینین ئاەتەکانی خوا، یەکەم بزانین خوا حەقە، دووهەم بزانین کە خوای گەورە يبعث من في القبور، أن الله يحيي الموتى، مردوەکان زیندوو دەکاتەوە. وامەزانە ژیانی دنیا کۆتایی پێدێت. ئایا تەنها ژیانی دنیا یەک ساڵە؟ زستانمان بینی، اینجا بەهارمان بینی، اینجا هاوین، اینجا پاییز و کۆتایەت؟ نا، دەیبینینەوە. بە هەمان شێوەش ئێمە نەبووین خوای پەروەردگار دروستی کردین، دەشمان مرێنێت و جاریشتر دروستمان دەکاتەوە و زیندومان دەکاتەوە. وأن الساعة آتية لا ريب فيها، بیرکەنەوە کە ڕۆژی دوایی دێ و گومانی تیادا نییە. بەڵام لەگەڵ ئەو هەموو بەڵگە ڕوونەشدا
ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. کەسانێک هەیە دێ مجادلە دەکا و فەلسفەیەکی پوچی